پێویستی ئەکرد بەڕای من بە حوت ڕۆژ تەسویر یاخود لۆکەیشنێ زۆری هەبوو دیار بوو یعنی ئەو پیاوە زۆر ماندوو بوو لەگەڵێ تەنانەت دەرهێنەرەکە دایکی خۆشی هێنابوو کەوا دەوری بابڵێن سەرەکی پێدا بوو دایکیشی تەمەنی 70 ساڵ بوو دیارە ئەوان بارودۆخی بەغا و بارودۆخی با بڵێن خواروی عێراق نالەبارە بۆ سینەما نالەبارە بۆ ئیشکردن بەڵام وەکو فکرە وەکو سیناریۆ باشترین سیناریۆ دەرچوو لەسەر فیستیڤالەکە بەڵام من ئەمەیە شتێک بڵێم لێرەوە ینی ئێمەی با بڵێن دەرهێنەران ئێمە ینی هیچ شتێک کە هیچ مەسلحەتێکمان نییە کە ئەوە نەبێ ئەمانەوێ یانی ویستمانەوە برادران کە ڕۆیشتین ئێمە یەک تەنیا هەدەفێکمان هەبوو وتمان سەری کورد بەرزکەینەوە و ئەو خەڵاتانش پێشکەش کوردستان بکەین و کە ڕۆیشتینیش وتمان گرنگ نییە من خەڵات وەرگرم یا تۆ وەری نەگریە ئەو هەر خەڵاتێک هەر کەسێک ماوەری گرێ ئێمە بە خەڵاتی خۆمانی ئەزانین لە بۆ نمونە کامەران پیتاسی نەهات بوو لە زاخۆ ئێمە خەڵاتەکەی ئەو وامانزانی خەڵات هەمومانە چونکە خەڵاتی باشترین فلم دەرچوو ئەویش کوردێک وەریگرت یعنی با بڵێن سێ خەڵاتی زۆر باش لە هەموو ڕوویەکەوە دوانی بەر کورد کەوت یەکێکی یعنی ئەگەر و قیاسیشی بکەیت لە 170 بەر کوردەکەوێت لە سێ خەڵاتە دوانی کورد بیبە و یەکێکی بۆ خوار بێ جا من لێرەوە ئەڵێم داواکارم ینی داواکارم لە جەنابی وەزیری ڕۆشنبیری داواکارم لە لایەنە پەیوەندیدارەکان هاوکاریمان بکەن بۆ ئەوەی بتوانین ئێمە دەنگی کورد بگەینینە ئێمەش بچینە ئاستی وڵاتەکان کە پێشکەوتون لە سینەما و لە هونەرە ئەین بۆ نمونە ئێستا باسی خۆم کەم ینی ئەمە فرسەتێ باشە یعنی من لە 2003ەوە سیناریۆم هەیە کاکاتنانە و کاتە لە سینەما بوو کاک مەهدی ئومێد لەوێ بوو لەو کاتەوە من سیناریۆم هەیە ئامادەیە ینی بۆ دراما بۆەوەی بیکەین مێژووی گەلی کورد باسەکە ینی ئەوە نییە بڵێ ینی مۆزوعێکی گرنگ نییە مێژووی گەلی کووردە 100 ساڵ پێش ئێستا هەتاکو ئێستا لیژنەی سیناریۆ دەق موافقەی لەسەر کردووە دکتۆر کەماڵ مەزهەر پێداچوونەوەی بۆ کردووە جەنابی وەزیر خۆی موافقە لەسەری تا ئێستا ئێمە ئەناڵێنین بەدەست میزانیەوە هیوادارین من مەبەستم خۆم نییە هیوادارین ئەو کەسانەی کە حەزەکەن ئیش بکەن و کە با بڵێن هەدەفیان شەخسی نیە هەدەفیان خزمەت میلەتەکەی خۆیانە بە هونەر هیوادارم هاوکاری بکرێن زۆر سپاس ئێمە بێنە کاکە پێشڕە و نەبەرج هەر فهم مداخلەکە بەڵێ ئیتر بکەینە مناقشە باشترە پێشڕە توش داخل بە نەمەوە پرسیارێک بکەم لە مەسەری ڕسمیەت دەربچین باستی دەمەوێت شتێک بۆ مامۆستا شێرزاد و برادران و بینەرانیش ڕوونکەمەوە هەتا ئێستا هەموو ئەو فلیمانەی کە لە کوردستان بەرهەمتوە هاتووە بەرهەمی وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستانە کەرتی تایبەت نەیتوانیوە تاکە فلیمێکی درێژ دروست بکاتن بەڕاستی ڕەنگە ئێستا کەرتی تایبەت خەریکە وردەوردە دەستە ناو گۆڕەپانەکە و خەریکە بەڵام بازار نییە کە بازار نەبێتن ئەو کاتە حکوومەت مەجبورە پێشگیری سینەماکاران بکاتن بەپێی ئەو پرۆگرامە تایبەتی خۆی کە هەیتی حەز دەکەم شتێککە ڕوون بکەمەوە ئێمە بە 6 فلیم لە بەش پێش بڕشەی فستیوالی بابل بەشداریمان کرد چوار لەو فلیمانە بەرهەمی وەزارەتی ڕۆشنبیری بوون فلیمەکەی من و فلیمەکەی کاک شێرزاد بەرهەمی بەڕێبەرایەتی گشتی سینەما سەر بە وەزارەتی ڕۆشنبیری لاوان بوو بەڕاستی هاوکاری کردووە ئەگە بڵێ هاوکاری نەکردووە بەڕاستی گوناحێکی گەورەیە هاوکاری کردووە پێم وایە هاوکارێکی زۆر بەرچاویشی کردووە بەڵام ڕەنگە جار نازارێک پرۆگرام بگۆڕی یان جار نازێک ڕەئیە لەسەر کەسێک هەبیتن یان لەسەر ئاستی کەسێک هەبی یان لەسەر مستەوای سیناریۆیەکەی یان لەسەر بڕوان نەبوون مەسەرەن بە کەسایەتیەک بە کەسێک یان بڕوان نەبوون بە بابەتێک بە سیناریۆیەک ڕەنگە ئەوە کاریگەری هەبیتن بەڕاست عدان ئەگەر کۆمپانیای بەرهەمینان هەبن دوی دەمیدا هونەرمەند دەشێت پێنگاوێت باشتر هاوێتن یان نەمینێتن تنێ بە پشتەبانی وەزارەتێ بەڵێ پێشە حەقی تۆ خۆین ئەبێ کاکاتنان ینی تا لەو مۆزوعات دەرنەچین وەڵامی بەمەوە من تایسە وەکو ئیش 12 ئیشم کردووە بەس ئەم ئیشەی ینی با بڵێن میزانیم لە وەزاری ڕۆشنبیری وەرگرتووە بۆ نمونە من فلیمێکم لە کەرکووک کرد مامۆستا ناسر حەسەن زۆر هاوکاری کردم ئەو لێرەوە ڕێز و احترامم بۆی هەیە ئەو کاتە بەڕێوەبەری تەلەڤیزیۆنی کەرکووک بوو هەستان فلیمێکی دیکومنتم چەند فلیمێکم کرد با بڵێن داستانی کورد دێمە سەر ئەو فلیمە هەرچەنە ینی ئاسیشی کەم بوو من با بڵێن
لەسەر گیرفانی خۆم کردم فلیمێکی زۆر زۆر سادە و ئەو فلیمە گەیشتە میهرەجانی جەزیرە جەزیرەی نێودەوڵەتی هەر لەم بەرنامەی بەیانیت باشە ساڵی 2007 من چاوپێکەوتنیان لەگەڵ ماکرد کە لە جەزیرە هاتمەوە ئەو کاتە لە مەسیف و بەسێنەوە بڵێ ئەو فلیمە من خۆم ینی با بڵێن لە ڕێگای ئەتەرنێتەوە نردم هەموو شتەکانیانی بەس کامیرەی مامۆستا ناسر بۆمی دابین کرد لەگەڵ مۆنتاژایان لە کەرکووکیشەوە نردناوە بۆ کەرکووک شتێکی زۆر زۆر گەورەیە فلیمێکی کوردی لە کەرکووکەوە بڕات لە میهرەجانێکی نێودەوڵەتی 80 دەوڵەت یا بەشدار بوون کەچی ینی وەکو چۆن بڵیت ینی هیچ هاوکاریەک یا شتێک بەدوایە نەمان بینی بۆی تەشجیعمان بکاوە فیلمە لە میهرەجانی جەزیرە جایزێک خۆی لە خۆیان مامۆستا هەڵبژاردننی فلیم و عرضکردنی لە میهرەجان خۆی لە خۆیان دەستکەوتێکی زۆر گەورە یعنی بۆ نمونە 720 فلیم هاتبوو لە 80 دەوڵەتەوە 120 فلیمیان تا اختیار کردی فیلمی جەناب لە 120ەکە لە 120ەکە دوایجا عرض کرا و ینی کۆمەلگای خەلیج بینیان و بە زمانی کوردی و بە سابتایتڵ تەرجەمە کرابەوە عربی پێنگاوێک باشە یانێکە ئەم بێن ئەمەم دانوستاندنا خۆ بەردەوامە بەسم پرسیارشکاک پێشڕاو بکەم بڵێم ینی بۆچی ئەم هەمیگە بە دەرگەی وەزارەتە ڕەوشنبیری بخۆتین ینی بۆچی ئەم بزاوێک ئەدیناکەین پێنگاوێک ئەدی پاڤژین ئەو فیلمین کۆنەکەل دنیای تێنە چێکرد نە هەمی وەزارەتە ڕەوشنبیری پشتەوانی لێتکەن بەلکی ئالیەتێک هەیە کۆمپانیان بەرهەمینانێ هەنە ئەف کۆمپانیا بەرهەمینانێ بازارێوانی خۆرتە شوێنی بەرهەمی بفرشت ئەم چی بکەین ینی جەناب کەرەمکە بە تۆ قسە بکەیت توش هەر مەسەڵ خۆشە بەڕاستی بەس ئەبێ مەجاربوانش بدەم بۆ کە هەیەی بیگەێنێ بەڕاستی ئێمە ئەبێت دەرگای یان یەخەی وەزارەتی ڕۆشنبیری بگرین لەبەرەوەی کە ئێمە هونەرمەندان ئەو سەر بە وەزارەتی ڕۆشنبیرین ئیشەکانمان لە وەزارەتی ڕۆشنبیریەوە سەرچاوەکەمان لەوێ کانێکەمان لەوێ لەبەر ئەوەی کە لە کوردستان ئێمە کۆمپانیا ئاماژتان پێ برادران نامتان قسەدان لەسەری کە من ئێستا بەس جۆڕایەوە بووم ئێمە لە کوردستانە کۆمپانیایەکی وامانەیە کە بەرهەم بە فیلم بەرهەم بهێنێت ئێمە کۆمپانیایەکی وامان نییە کە بتوانێت فستیڤال دروست بکات ئەمانە چی ئەیکەن هەمووی وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستانە کەواتە من وکو هونەرمەندێک ئەم بە ڕێزانە و بەڕێزانەی تریش کە ئێستا لە دەرەوەی ئەم ستۆدیۆیان کە کاری فیلم سازیەکەن بە هەمان شێوە ئەبێت یەخەی وەزارەتی ڕۆشنبیری بگرن تەنها وەزارەتی ڕۆشنبیری کە پاڵپشتی بتوانێت لێ بکات کاتێ من فیلم ئێستا فیلمی کە من ئەو خەڵاتم وەگر لە بابێ لەو فیلمێکە ناردم یەکەم جارم لە فستیڤال عرضی بکەم من ئەگەر ئەم فیلمە لێرە عرض بکەم لە فستیڤالە ئەو فستیڤالە چێ بەڕێوەیە بات هەر وەزارەتی ڕۆشنبیریە بەڵام من بەڕاستی من هیوادارم ئەمە زمانی زبر نەبێت بۆ هونەرمەندان زمانی زبر نەبێت بۆ وەزارەتی ڕۆشنبیری بەڵام وەکو ڕاستیەک بێت لە داواکردنی مافەکانی وەکو خۆم خودی خۆم وەکو پێشڕۆ نەبات من بانێ بێتە مەسائلی شخصی من بۆ نمونەیەکێکم لەو کەسانەی کە توانیمە لە مێژووی ڕاگەاندنی کوردیا ئەگە کتێبێک دەربچێ ڕۆژێ ڕۆژان لەو مێژوم نەبێت ناوم هەبێت مافم هەیە لەبەرەوەی لە ڕادیۆ لە تەلەڤیزیۆن لە فیلم لە دراما لە هەتا کوردستان تیوی کەسیزم بەڵام لە کادرانی کە کارم تیا کردووە من بەگشتی قساکەم تا ئێستا من مەسەڵەن وەزارەتی ڕۆشنبیری ڕێزلێنانی هەیە بۆ هونەرمەندانەی من نمونای هێنمەوە من ناڵم بۆم بکات داواکاریش نیم بەڕاستی لێی ئەو کەسانی کە موچیانێن لە هیچ دام و دەستگایەکی حکوومەتە بۆیان هەیە وکو هونەرمەند لە وەزارەتی ڕۆشنبیری لە بەڕێوەبەتی گشتی ڕۆشنبیری موچیە ڕێزلێنیان هەیە هاچەند مەسەلە مادیەکە نییە مەسەلە معنەوێکەیە من تا ئێستا نیم ئەوەشم نییە موچە خۆریش نیم لە حکوومەت ئەنی من لە حکوومەتی هەرێمی کوردستان خاوەنی یەک دینار نیم وکو حکوومەت باشە ئەبێ بە کێ بڵێم وەزارەتی ڕۆشنبیری لە دەرگامدا وەزارەتی ڕۆشنبیری تۆ بۆ نەهاتیت چون واستەشم کردووە بۆیان نەکردووە باە مەسەلەی فیلم بێدە مەسەلەی شخصی جەنابەت پرسیارەکە دە و ئەبێ جواب بدەمەوە فیلم ئەو فیلمێکە بەشدارێک فستیڤالم پێ کردووە خۆم دروستم کردووە ڕاستم بۆ ماوەی لە کوردستان بەڵێ ئافم کە دیارە لە کۆنتترۆل ئەوەی هەیە بەڵێ خلل لينكي هي قطع استشعر أنا خطأ السفينة ولا شو ده اسمه كينو
بله بینەر خۆشتری بەرداوامین سەر پێشکەشکردنە پرۆگرامی بەیانی باش کوردستان کاک پێشرا پرسیارێکمان کرد بوو ئیتر لەسەر مەسەلەی بۆ هەموو جارێ لە دەرگای وەزارەتە ڕەوشنبیری بقوتین ئەم بێن با پرسیارەکە تەمامتر بکەین یعنی واضحتر بین ڕاستە مە کۆمپانیای بەرهەمینانە هونەری نینن ئەبرکە هەرێمە کوردستان ئەمچین دەرگای وەزارەتە ڕەوشنبیری خۆتین بس ئەبرۆ سەرجەم تەلەڤیزیۆنن کول هەرێما کوردستانە هەیە ئاسمانی هەمی کۆمپانیان تایبەتن یعنی هەر هەمویان بگرێت ئەگەر بێنن هەموو کۆمپانیان تایبەتن ڤێگاڤێ ئەف کەناڵن تەلەڤیزیۆنی شێن ببنە جێ کۆمپانیەکە بەرهەمینانە هونەری چونکە ئەوان جمهورێک هەیە دەبێت جمهوری خۆڕازی بکەن دەبێت درامای پێشکەش بکەن فیلمی بینە پێش پشتەوانی فیلمن سینەمایی بکەن ئیتر ئەف کەناڵن ئاسمانی جێگای کۆمپانیەکە بەرهەمینانە هونەری ئەرێوە دەرگەهێوان تەلەڤیزیۆنان قوتایە نەقوتایە ببوورم بەنسبەتی ئەوەی مەسەی تەلەڤیزیۆن و کارتی تایبەت لە کوردستانە کارتی تایبەتیشمانە هەڵبەتە من لە دەرگای تەلەڤیزیۆن یەک دوو تەلەڤیزیۆنیشم داوە بۆی کە بتوانم کاری هونەری بکەم بەڵام دەرگاکەم لێ نەکراوەتەوە ئایا دەرگا نەکراوەتەوە من پێم وایە لەسەر ئاساسیەوە بێکە من کەسێکم ینی لەو بوارەیە هیچ شارەزایەکەم نییە بەڵام بۆ نایکەن ئەگە من کردم بێگومانە کە عەدنانیش بێ کاک شێرزاد بکە کاک ئەحمەد کاک مەحموودە بێ و ئیشانە هەمووی بیکە من تا ئێستا شتم نەزانێ بەڕاستی لە کوردستانە حاڵەتێکی وا بێت مەسەلەی دراما بۆلەوە بەڵام کە ئێمانن کورتە فیلم ئێمە فیلمەکانمان وە داواکارم بەڕاستی لێرەوە بۆکۆ لەم مینبەرەوە خۆزگە ئێمە فیلمەکانمان تەنها بەس بۆ فیستیڤال نەبێت من لە تەلەڤیزیۆنێکی ناوخۆیی لە هەرێمی کوردستان لە هەولێر مقابلە کردم چەند کەسێک بەشداری کرد ئەوە پرسیارەکە ئەوەیە باشە بۆ ئێمە فیلمان ئێوە نابینین خەڵک خۆمافی خۆیەتی ئێمە کە ئیژەکەین بۆ بەرزکردنەوەی ئاسی ڕۆشنبیری کۆمەلگەکەمە باز ئێش و ئازارەکانی کۆمەلگەی خۆمەکەم بۆ تا ئێستا مەسەن من فیلمێکەکەم لەسەر ئەو فیلمێکە من کردومە حەزەکەم ئەگەر پێت خۆش بێ باسی ناوەڕۆکی فیلمەکە بکەم من ئەو فیلمم لە دەروی وڵات کردووە لەسەر ڕێی قاچاق کردومە ئەو کەسانی کە لە ڕێی ناشەرعیەوە خەڵکە بەنە دەرەوە بۆ لە هەرێمی کوردستانی من بۆ دەروی وڵات کە پێڵەن ئەوروپا خەڵک تووشی ئێش و ئازارێکە بێت مامەڵەکردنێکی زۆر ناشرین لەگەڵیانەوە هەڵبەتە بەڕاستیم لە چیرۆکی ڕاستەقینەوە وەرم گرتووە لەوەی کە مەسەڵەن جەنابێت یا کەسێکی تر دانیشتە باسی کردو چەند چۆنی هاتوتە ئەوروپا باسی ئێش و ئازاری خۆی کردووە قاچاقی چەند مامەڵە لەگەڵا کردووە من هاتوومە فیلم دروست کردووە دیکۆمەنتاریەک فیلمە بەڵام بە زمانێ بۆی کە خەڵک تێبگەێنم ئەمە ڕێی قاچاقەکە توێ بۆ ئەوروپا ئەم هەنگاوانت بەرەو مەرگ دەبات ئەوروپاکەش هەر ناوی هەنگاوەکانی مەرگە بڵێ کەواتە من ئەمەوێت میلەتەکەم خەڵکەکەم تێبگەێنم کە ئەم ڕێی قاچاقە بۆ تۆ ئیسفادە لێ ناکرێت و بۆ ئەنی ئەوروپا ئەوە ئەهێنێت تۆ خۆت بخێتە مەرگەوە لە ڕێگە بەرحاڵ ئەنی کەواتە ئێمە فیلمەکانمان پێویستە کە خەڵک بیبینێت چۆن نووسەرێکدانی شرە ماڵ و ئەنووسێت باز لە دروستبوونی کوپێکە کات یاخۆ گوڵێکە کات بە چەند عبیرێکی جوانی وەکە ئێمە ژووک و سینەماکار بەڕاستی کۆمەڵێک شتی جوان هەیە کە ئەمانوێت بە زمانێکی تایبەت بیگەین بە جەماوەڕەکەمان وە بتوانین تێبگەین ڕۆشنبیری باشە ئەمە چ بکەین کاک عەدنان بۆ یەکە خەڵک فیلمن هونەرمەندت سینەماکار ببینین یعنی چ بکەن چ بێتەکردن چ ئالیەتێک هەبێت چ ئەرزیە خۆش ببێت یعنی هۆڵە سینەما هەبیت قاعات هەبێت چی هەبێت یعنی پێم خۆشە مداخلەی کاک پێشڕۆی بکەم پاش قسەکەس ئەگەر مداخلەت هەبوو یەکسەر داخل زۆر کورت هەر یەکسەر داخل بەبۆی حەزم نەکرد بیبڕم بەڕاستی قسەکانی زۆر جوان ڕێک پێبوون دەستپاشیە دەکەم ساڵی 2009 لە وڵاتی سعودیا بەو هەموو پترۆلە بۆ هەموو دەوڵەمەندی و بۆ هەموو کانزایە خۆیەوە یەکەم فیلمی سینەمایی دروست کرد 2009 هەرێمی کوردستان هەتا ئێستا نزیکەی خاوەنی نزیکەی 30 فیلمی سینەماییە بەڕاستی ئەوها جیاوازیەکە مەمکن نوێت تەسەوەر بکرێتن بەو هەموو وەزعی اقتصادی و سیاسی و ئەمنیەی کە لە کوردستان هەیە کە کۆمەڵک زوختاتی دەرەوە هەیە کۆمەڵک سیاساتی دەوروبەر هەیە کە ناهێڵی هەموو شتەکان با بڵێن وەکو خۆی پێش بکەویتن وەکو ئەوروپا و ئەمریکا و ئوسترالیا و کۆمەڵک وڵاتی دیکەی زۆر پێشکەوت و پێش بکەویتن بەڵام لەگەڵ ئەوە دەبینی لە ساڵی 2000ەوە ساڵی آخر تێزی تەخەڕوجی من دەرچوونی من لە کۆلێژی هونەرە جوانەکان بەشی سینەما لقی دەرهێنانی سینەمایی لەسەر ئەوەیە ئینشاڵڵەوە خەریکم دەیکەمە کتێبک چکە حاضرە بۆ چاپکردن هیوادارم کە بتوانم بەو زوانە کتێبی دووەم بخەمە بەردەستی خوێنەران بەڕاستی زۆر گرنگە هەرێمی کوردستان بەو هەموو نەکبەتی بۆ هەموو نەبوونی خۆی وەزارەتی ڕۆشنبیری یا هەندێک فیلم لەسەر بودجەی ئەنجومەنی وەزیرانیشە بەهەرحاڵ هەمووی بەگشتی حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت 30 فیلمی سینەما دروستکە یان نزیکەی 30 فیلم دروستکە بەڕاستی ئەوە زۆر گرنگە دێمەوە سەر پرسیارەکەی جەنابەت بۆ ئێمە ناتوانین فیلمەکانی خۆمان پیشانی بینەر بدەین
بەڕاستی من لەگەڵ ئەوم لە حالی حاضر ئێستا دەرهێنەکان هەموو فیلم بۆ فیستیڤال دروستکەن تۆزێک پێچوانێ ڕێیەکەی کاک پێشڕەویە حالی حاضر پێویستە دەرهێنەکان هەمیان فیلم بۆ فیستیڤال دروستکەن بۆ پرسیارە دەبێت بەڕاستی من پێشتر باشە ینی کە فیلمێک ببینی بەزانیت چۆن دەبینین مەسەلەن برادێکی وەکیەوە فیلمێک دروست دەکات ڕۆژێکی تایبەت دەدانێت بۆ هەندێک هونەرمەند و هەندێک ڕاوای ناقەت وەرن فیلمەکە ببینن بەس ئەوەی دەبینێن خەڵکێکی تر نابینی دەزانی بەمەستەکە چیە من بۆ ئەو پرسیارە دەکەم بەڕاستی من حەزم لێ یەکەمین کەس کە فیلمەکەی من ببینی یان فیلمی کوردی بینی بینەری خۆم بیتن بینەری ناوە خۆ بیتن بینەری کوردستانی بەڕاستی ئەوە ئێش و ئاساری وانە من وێنی دەگرم لای من گەڵاڵە بۆتە سیناریۆ بوویتە چیرۆک بوویتە بیرۆکەوە بۆتە فیلم لە نەتیجەدا و بڵاوی دەکەمەوە پێم خۆشە یەکەمین کەس خەڵکی خۆم ببینی دژی ئەوە نیم خەڵکی خۆم فیلمەکەم ببینی ئەستا زۆر پژیری ئەوە بەڵام پرسیار ئەوەیە لەکوێ نیشانی دەدەی پرسیارەکە ئەوەیە لەکوێ دەیفرۆشی پرسیار ئەوەیە پرسیارە بۆ بەڕاستی بۆ پەرلەمانی کوردستان کە پەرلەمانی خۆمانە بە خوێن و ماندیبوونی ئێمە دروست بووە بۆ یاسای کۆپیڕایت نییە کە دەبواە هەبیتن ئەگەر هەبواە کار پێشڕە و مامۆستا شێرزاد و من و کۆمەڵێک دەرهێنەری دیکەش دەیانتوانی فیلمەکانی خۆیان لەسەر جیفانی خۆیان یان لەسەر ئەستۆی تەلەڤیزیۆنە وەکو جەناوت باس کرد بەرهەم بێن و بیخەنە بازار لە بازار بفرۆشێ بەڵام کۆپیڕایتی هەبی مافی پارێزراو بیتن لە کۆپیکردن کە ئەوە نییە بێوێنە کۆپیڕایت نەبێت چاوەڕوان مەکە بەڕاستی بۆ ڤیددیۆی بۆ فیلمی سینەمای کۆپیڕایت کەواتە فیلمەکانمان لە چێنی شام دای دیسان دەگەڕێنەوە سەر ئەو مەسەلەیە کەواتە دەی بگەڕێنەوە سەر مەسەلە قانونە دووەلیەکە ئەو ئامارێکە یونسکۆ ڕێکخراوی یونسکۆ نیشانی داوا یا بڵێن عەرزی کردووە دەڕێ بۆ هەر 10,000 کەس دەبێ هەوڵێکی سینەما هەبێ دەباشە دەبێت هەولێر چەند هەوڵی سینەما هەبێ کەواتە شوێنی نیشاندانت نییە شوێنی فرۆشتنت نییە بەڕاستی وەکو جەنابتان باستان کرد شوێنی نیشاندانی تایبەتمان هەیە فقط تایبەت یعنی نەک گشتی تایبەت بە چەند هونەرمەندێک بە چەند ڕخنەگرێک بە چەند ڕۆژنامەنووسێک بە چەند دەستگایەکی ڕاگەیاندن تایبەت بەو شوێنانەمان هەیە هۆڵەکانی 4-5 هۆڵی زۆر گەورە هەبوون لە هەولێر بەڕاستی ئێستا زۆر بەداخەوە کە داخراون فیلمی لێ نیشان نادرێ هۆڵی با بڵێن کارتی تایبەت بوون پاشا پرسیارەکە ئەوەیە دیسان پرسیار دەکەینەوە فیلمێکی سینەمایی ڕەنگە بە 100 ملیۆن دیناری تێبسیتن بەڕاستی ینی زۆر زەحمەتە بتوانانی فیلمێکی سینەما دروستکەی بە پارەی زۆر دروست دەکەی ناکری ئەتو لە تەلەڤیزیۆنێک پەخشی بکەی کاتی کە لە تەلەڤیزیۆنێک فیلمەکەی من یان فیلمی هەر کەسە کرد لە هەر شاشێک نیشان بدرێ یەک لە مەرجەکانی فیستیڤالە نێودەوڵەتیەکان ئەوەیە کە دەبێت فیلمەکەی من نیشان نەدرابێ ئینجا ئەو فیلمەکەی من وەردەگری بۆ بەشی پێش بڕچێ دیارە مامۆستای قسەی هەیە چونکە وەختی ئێمەش تەوا بۆ 1 سەعات زی ڕۆشت سەبارەت ینی ئێمە با تۆزێ حەقیش بدەین ینی ئێستا ئەگەر ئەم 10 ساڵی دواییە سیر بکەین زیاد لە 10 ملیۆن دلار سرف کراوە بۆ فیلمی کوردی ینی با بڵێن حکوومەتی هەرێم سەرفی کردووە بەڵام لە عین کاتا $1 سوادەی نەکردو بۆی نەگەڕاوەتەوە ئەگەر سیر بکەین ئێمە سەیری دەوڵەتەکانی دەرەوە بکەین هەنێ دەوڵەت هەیە ئاعتماد کولی لەسەر تەسویقی فیلمە یعنی فیلم ئەنێرەی سەمەسەم بۆ نمونە ئەم غەزوەی کە کوردستانی خۆمانیشی گردووەتەوە ئەم هەموو دراما تورکیانە دێت عادات و تەقالیدی ئەوان کۆمەلگای ئێمە ئەو شتانەی کەمە بەڕاستی تەسیرێکیشی کردو کاریگەریەکی زۆری کردوتە سەر خەڵکانی ئێمە لە ڕاستیدا بۆچی ئێمەش دەستگایەکمان نەبێ بۆ تەسویقی دراما و فلیمەکانمان بۆ دەرەوە ئایا بۆچی مەسەلەن دراما کوردیەکان تەرجەمە نەکرێتە عەرەبی و کۆمەلگای عێراقی ینی ئەو تەلەڤیزیۆنانە عەرزی نەکەن یاخود لە دەرەوە عەرزی نەکەن بەڵێ مامۆستا عەفوم کە کاک پێشتر ئەو دەستگایە تەنسیقە چۆن دروست بێت هەم ینی حکوومەت دروست کرد دەستگای تەنسیق وەڵاهی بەڕاستی ئەم تەسویق ینی قازم بۆ فرۆشتن و ئەمەش کاری ئەوێت تەسویق بەڕاستی پێویستە کەرتی تایبەت دروست بێت لە کوردستانە بەس لە هەمان کاتە جارێک ترەوێ حکوومەت هەرێمی کوردستان هەوەزاتی ڕۆشنبیری من چکە نییە بەڕاستی من تەجروبەیەک لەگەڵ مەسەلەیانە پێم وا بێت هەمی سەنجایەتی وەزارەتی ڕۆشنبیری تەقەی دەرگاکەی بدەینەوە بۆی پاڵپشتی لەو مەسەلەیە کاک عەدنان کورد چەند جایزەی وەرگرت لە فیستیڤاڵی بابل بەڵێ فیلمەکانی هەرێمی کوردستان 6 خەڵاتی زۆر گرنگی سەرەکی فیستیڤاڵیان گرت لەگەڵ 3 خەڵاتی ڕێزەنان پێم خۆشە حەقی برادرانیش نەکەن ئەوەی کە لێرە ئامادە نینە پێم خۆشە ناوەکانیشان بینە بەڕاستی کاک کامران بێتاسی لە زاخەوە بە فیلمی خەیاڵ بەشداری کردبوو خەڵاتی باشترین فیلمی فیستیڤالی وەرگرت
کاک شێرزاد هیدایەت بە فیلمی ئاوس بەشداری کردبوو باشترین دووەمین خەڵاتی فیستیڤالی وەرگرت کاک پێشڕەو نەبەرد بە فیلمی هەنگاوەکانی مەرگ بەشداری کردبوو خەڵاتی باشترین وێنەگرتنی فیستیڤالی وەرگرت فیلمەکەی من ئەنتێنا باشترین خەڵاتی دەرهێنانی فیستیڤالی وەرگرت یانی لەسەر ئاستی فیستیڤال و فیلمەکەی کاک ئەمیر تەها فیلمی هاواری بێدەنگی خەڵاتی سێمین خەڵاتی مۆنتاژی وەرگرت فیلمی پەنا دەرهێنانی ڕەفیق نووری حەنا خەڵاتی لێژنەی دادوەری وەرگرت سێ خەڵاتی ڕێزنانیشمان هەبوو لایەن سنتەری بابل بۆ لێکۆڵینەوەی شارستانی مێژووی خەڵاتێکیان بەر فیلمی ئەنتێنە بەر من کەوت خەڵاتێکیان بەر مامۆستا شێرزاد کەوت خەڵاتێکیان بەر کامەران بێتاسی لە زاخۆ کەوت ینی کۆی ئەو خەڵاتانێک کە بەدەستمان هێنا نۆ خەڵات بوو دەستان خۆش کارێکی گەلێک گرنگ بوو ڕاستیشی ئەم سەر بلندین ینی وەکو ڕۆژ نەمەفان سەر بلندین بکارێن هەوە ئینشاءالله دەمێک نێزیک ببینین ینی کو کارێن هەوە لەسەر ئاستی جیهانی پشکداریەوە فیستیڤالن جیهانیدا ئەوژی گرنگە من هەند نەمایەتنی سوپاسیاو بکەم چونکە ساعتێکی ینی زی دەرباز بوو چونکە هونەر بوون ئێمەش هەموو هونەرمەند بووین ئینشاءالله بچن بەرنامەیەکی تر تایبەت بین لەسەر کۆبچن کوردستانی چاوە سینەما پتر پێش بکەویتن بچاوشن جەماوەری بوو سینەمای پەیداکەین ئەگەر مەجێن سینەمای پەیداکەی تر ئاریشەمەدا بده چاوشن جەماوەری پەیدا ئەو خەمە بلا بۆ وێ ڕۆژێ جەماوەر هەیە بینەر هەیە زۆر هەیە ئەگەر بینەر هەبوو پشتەوانیشتە هەبیتن پلێت هەبیت ئیتر ئەو کارتە بەڵێ زۆر سپاس بۆ عەدنان عوسمان دەرهێنەر و شێرزاد هیدایەت دەرهێنەر و سیناریۆریست و پێشڕەو نەبەرد وێنەگر و دەرهێنەر بەڵێ بینەرتمان خۆشتبی هەتا ئەم و هینگەهینە فێک جارەکە دیم بەرنامەیەکی دی بەیانی باش کوردستان هیویدارم سەرکەفتی بن و کوردستان ئاوادان ئاڵای کوردستان هەر بلن زۆر سپاس